خالد كمان أنا خوشحالي كبيشتري شيرفنجان بون منفكر شيرفنجي وين هو بيش شيرفنجي طولون يبغي جالسين بكرة ولا أم كل بقى حلا عصر كبر ويتسان أي أتواني بخمان باريزين ئەمڕۆ ئەم سمینارە سازکراوە بە مەبەستی هۆشیارکردنەوەی خانمان بۆ شێرپەنجەی مەمەک بە مەبەستی ئەوەی زۆربەی خانمان ترسیان هەیە ترسیان بشکێنرێ لەو بابەتە ئێمە بیدایەت وەکو بیدایەت دەست پێکرێت بە مەمۆگرافی واتە تیشکی مەمەک ئەم تیشکە زەرەری نییە زیانی نییە و ئازارێکی واشی نییە خانمان زۆربەی کات ئەترسن ئەڵەن لەوانەیە تووشی ئازار بین لە کاتی پشکنینا بەڵام سوپاس بەخوام ئامێرانەی کە ئێستا هەیە زۆربەی زۆری یعنی بەو شێوەیە ئازارێکی وا دروست بکەن و ترسیشی نییە بەڕاستیەکەی لەبەرەوەی تۆ تا لە قۆناغێکی زووتر و زووترە تشخیص بکرێ ئەو کەسە حتما دەست بە سەراگرتنی نەخۆشیەکە ئاسانترە عیلاجەکانی ئاسانترە مەسەلا تۆ لەوانەیە زۆربەی جار ئەگەر لە قۆناغێکی زۆر بیدایەتە تشخیص بکرێ بە عەمەلیاتی نەجاتی بێت ئێستا هەدەفی ئێمە ئەم پێشکەنینی پێشوەختەیە ئەوەیە کە نەخۆشەکە خۆی هەستی بە هیچ نەکردووە لە سنگا تشخیصەکرێت کە شێرپەنجەی هەیە مەرحەلەیەکی بیداییە خۆی هەستی پێ نەکردووە لەوانەیە بە عەمەلیاتی نەجاتی بێ لەوانەیە بە دووسێ یا چەند سایکڵێکی کەم لە کیمیاوی نەجاتی ببێ تشکی بوێ نەیەوێ طبعا کە خۆی ڕزگاری بوو ئەتوانێت بە ئاسانی بڕاتەوە ناو ماڵی و خێزانی و خێزانەکەشی ڕزگاری ببێت ئەوەیە کە ئەبێ ئەم حملاتی وشیارکردنەوەی زۆر بکەین خەڵکی ئیتر ئەو لەوی ئەبستێت ئێستا مەسەلا ئەمڕۆ 50 ئافرەت هاتووە بۆ خۆیان بپشکنن طبعا ئەمە 50 خێزان و شیارەکەنەوە و خێزانەکانیان هەموو ڕەفیق و برادەر تێئەگەێنن هەموو ساڵێکیش مانگی ئۆکتۆبەری پەمەیمان هەیە یعنی ساڵەکە یەک مانگی کامل 30 ڕۆژ ئەم حملەی وشیارکردنەوەیانە هەیە بەردەوام لەبەرەوە شتەکە ئەبێت چۆنەڵی بەرگوێی هەموو ئافرەتانەکەوێت و شەرتیش نییە ئیلا بە مەمۆگرافی مەسەلەن ئەو خانمانی تەمەنیان لە 40 ساڵ کەمترە ئەتوانێت سۆنەرێکی ئاسایی بکات یعنی لە قۆناغێکی زۆر بیدایەتە تشخیصەکرێ و دەستنیشانەکرێ ئەوانە عادەتەن لە های ڕسک گروپی پێ ئەڵێن پێویست ناکات لە 30 ساڵ کەمتر بۆی بکرێ ئیلا مەگەر ڕسک فاکتەرێکی بێواتە شتێکی هەبێت مەسەلا هۆکارێکی بۆ ماوەی بەقوتیان هەبێ یان هەڵگری جینی بەرکابێکە ئەمانە وای لێ ئەکا کە معڕەز بێ بۆ ئەوەی زووتر لە یەکێکی تر ئەم نەخۆشی تا دەرکەوێت بەڵێ لەوانەیە سۆنەریان بۆ ئەکرێ بە هەماهەنگی هەنێ جار لەگەڵ MRI لە دوای 40 ساڵەوە بە دڵنیاییەوە هەموو ئافرەتێک لە خێزانەکە هەبێت و نەبێ ئەبێ خۆی بپشکنێ ئەوانی تریش کە لە 40 ساڵ کەمترن بە تایبەتی وەکو جەنابەت فەرموود ئەوانەی کە لە خێزانەکەیانە هەیە بەڵێ ئەبێ لە 30 ساڵی خۆی بپشکنێت بە سۆنەر و پاشان بەپێی پێویست مەمۆگرافی ساڵانە پشکنین بکەن و ئەگەر بۆ ئاگادارکەمە پێشوەختە بزانن کە شێرپەنجەکەیان هەیە یاخود نییانە نەخێریش ترسێکم نییە بۆی دڵنیا بیتەوە بۆ دڵنیابوونەوەی خۆتە بەڵام کە دوای ئەوە کە بۆی پێشوەختە لە ئاستی کەمترە ئاشکرا بکرێت نەوەک لە ئاستی سێ یا چوارا بێت وڵا خۆی ترسێکی هەیە بەڵام نازان بەڕای من زۆر ترسێکی وای نییە چونکە تۆ هۆشیارکردنەوە هەبێت هۆشیارکردنەوە سیمینارە شتانە گوێ لێ بگری ئەوە باشترێکە ئەوەی باوە لەناو خەڵکا شێرپەنجەی مەمەک ئازاد نییە من حەقی من لەم سیمینارەیە 2 ساڵە بەشداری ئەەکەم دەستخۆشیان لێ ئەەکەم زۆر باشە ئیسفادەی زۆری هەیە بۆ خانمان من خۆم لە 2007ەوە نەخۆشم یەکەم جار ئازارێکی زۆرم هەبوو ئیتر دوای سەردانی خەستەخانەی شارم کرد لای دکتۆرە سەناریە ئیتر وردە لەگەڵ نەخۆشەکەمە گرێ و کیسم هەیە چەند جار یانی ئیتر لە 2007 من لەژێر چاودێریام زۆر ئیسفادەم لێ کردووە زۆر دەستخۆشیان لێ یەکەم بە تایبەتی دکتۆرە سەناریە و دکتۆرە نارین دەستخۆشیان لێ یەکەم بەڕاستی من خوشکی خۆم نەخۆش بووە نەیوێرابێت فەحسی خۆیکە پێم وتووە بچۆ هاتووە ئیسفادەی لێ کردووە یانی تر خەمەکەی نەماوە ترسەکەی نەماوە ئازار وشتی هەبووە تۆر یەکەم جار زۆرە ترسم یەکەم جار زۆرە ترسام نەمەوێرا بێم ئەمە بەخوا بچم لەوانەیە ئەوە بێت دوایی من چی بکەم
بەڵام هەتانەی نازانیت ها من کە هاتووم چەند جار عیلاجم وەرگرتووە ئێشتر لە خوای گەورە بە زیابێ زۆر باش بوو ئیسفادەم لێ کردووە خۆی یەکەم جار وتیان کە ئەوە ئازارم هەبوو گرێکەم گەورە بوو گرێکەی سنگم وتیانە بێ عملیات کرێ لای برێ بەس ئیتر عیلاجم خواردماوەیەک زۆر بە باشی هێواش بۆ بچوو بۆیە ئیتریان پێویست ناکە بەس ئیترە بێ لەژە متابعەیە بیت ئەگەر من نەترسامایە یەکسەر بەهاتمایە یەکسەر بهاتمایە بۆ مامۆگرافیەکە و فەحسوشتم بکردایە لەوە چی ئەوم بۆ دروست نەبووە لەوە چی کیسم بۆ دروست نەبووە یعنی ئەو ئازار و شتەی کە هەم بوو زۆر ماوەیەکی زۆری پێچوو ئەنجا هاتم یعنی بەتەواوی بێهێز بووم تقریبا لەوانەیە 9 مانگ 10 مانگ زیاتریش پێچوو بێ کە ئازارم هەبوو اینجا پشکنینم کرد و زانیم کە چیمە و یەکەم جار نەمەوێرە لە ڕاستیە ئەوە بوو من لە 2012 تووشی ئەم یعنی تووشی نەخۆشیەکە نەبووم بەس مراجعەتی سنتەری مەمکەکەمە کرد پشکنینمە کرد بەڵام شتێکی وانە بوو بەس لە 2021 تووشی ئەم نەخۆشیە بوو کیسم هەبوو بەس خۆم ئیهمال کرد یعنی داواکارم خانمان خۆیان ئیهمال نەکەن کە خۆم ئیهمال کرد تقریبا 6 ساڵ وردە بەڵێ تقریبا 6 ساڵ من خۆم ئیهمال کرد کە ڕۆشتم وتیان باشیت بەڵام زەربەیەک هەبوو بەرکەوتنێک هەبوو کە من وام لێ هات دەرکەوت کە شێرپەنجەم هەیە من خۆم پێم نەزانی وتم هیچ نییە مادەم هەر کیسە قەی ناکا هیچ نییە خۆم تر ئیهمالی خۆمان بەس نابێ خۆ ئیهمالکەیت من زۆر یعنی داوا لە خانمانەکەم خۆیان ئیهمال نەکەن دوای 6 ساڵەکەش کە چوومەوە ئەم نەخۆشیەم نەبوو هەروتیان کیسەکەی و هیچ نییە بەس ئەو بەرکەوتنە وای لە من کرد کە ئەو شتە بوروژێت و دروست بێت تر مناڵێکی خۆمان بەرم کەوت خۆی پیاکێشام لەو خۆ پیاکێشانەیە ئازارم لێ دروست بوو دوای ئەوە کە چووم وەلای دکتۆرە سەناریا زۆر سوپاس یەکەم دکتۆرێکی زۆر بەڕێز و باشە ئەو یەکسەر سۆنەر و مەمۆگرافی بۆ کردم سەحبیان کرد و نردیان بۆ زەرع لە زەرعەکە دەرکەوت کە من ئەو نەخۆشیەم هەیە خۆیان ئیمان نەکەن پشکنینی پێشوەختە بکەن بە قسەی دکتۆرەکان بکەن بەڕاستی بە قسەی دکتۆرەکە نەکەیت زەرە دەکەیت چکە من تۆزە خۆم پشکێت ترسی ناوێ ئەم نەخۆشیە ترسی ناوێت الحەمدولله عیلاجی هەیە دکتۆرەکانمان باشن خەستەخانەی هیوا عیلاجی باشی هەیە کیمیایەکە وەرەگریت و تیشکەکە وەرەگریت چاکەبی ئینشاءالله ئەو مکلەپەکە هەڵا ئاسرە گۆڕە جينا خالد كمان هي أنا خوش عليك يشتري شيء فنجان